ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، من بەهرام جانوەتەن لێرەم تا زنجیرەیەکی دیکە لە بەرنامەی ڕامانتان پێشکەش بکەم. میوانی بەرنامەکەمان هاوڕێ ئەسعەد ڕۆستەمیە، ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران. هاوڕێ ئەسعەد لەگەڵمانە بۆ جوابدانەوەی بابەتێک لەسەر ئەو جوڵانەوانەی کە لە سەرەتای ئەم ساڵەواتە 2025 زاینی لە کۆمەڵێک لە چەندانە وڵاتانی دنیا جوڵانەوە و ڕاپەڕینی مێژووی ڕوویان داوە. هاوڕێ ئەسعەدمان لەگەڵایە تاوەکو بە شێوازێک لەسەر ئەم بابەتانە قسە بکەین و هەندێک پرسیاری ئاراستە بکەین. هاوڕێ ئەسعەد زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئامادەبوون. هاوڕێ ئەسعەد، ئەمەوێت بە کورتی سەرەتا زانیاریکی گشتیمان دەربارەی ئەم وڵاتانە بیتێکە باسمان لێ کرد بە چ شێوازێکە ئەگەر تۆ بۆمان ڕوونکەیتەوە. بڵێ ئەم ناڕەزایەتیانە ئەگەر بمەوێت بە مشەخەسی و بە شێوەیەکی بەرچاو بە ئاماژە بە چەند وڵات بدەم، ئەمەوێ باس لەسەر نێپاڵ، مەراکێش، پرۆ، ئەندۆنێزی و مادەگاسکار بکەم. ئەلبەتە باتەوەجو بە شەرایەتێکە سەرمایەداری توش بحرانێکی ئەمێقی بێسلاح لە تەقسیمی سەروەت و داراییەکانەوە بیگرە، هەتا بێکاری، هەتا هەژاری، هەتا فسادی داری و دەوڵەتی خۆیان، هەموو ئەمانە کارێکە کات کە بێجگە لە پەنج وڵاتە وڵاتهایەکی تریش بەرەبەرە بەمانە یا پێش لەمان یا بە دوای ئەمانە ئەزافە بوون. بۆ نمونە ئەتوانم ئاماژە بدەم بە فەرەنسا، ئەتوانم ئاماژە بدەم بە وەزعیەتی معیشەتی خراپی خەڵک لە هیندستان، هەروەها لە بەشایەک لە ئەمریکا لە ئەتراز بە بەرخوردی خراو بە مەهاجران و هەروەها وەزعیەتی معیشەتی. یعنی ئەمەوێ بێژم کە کۆمەلگای سەرمایەداری یان نظامهای سەرمایەداری زاڵ بەسەر وڵاتاندا لە بحرانێکی ئەمیقا قەراریان گرتووە کە ڕۆژ بە ڕۆژ گواستنەوەی بحرانەکانی خۆیان بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵک و ئەکات کە وەها ناڕەزایەتی هایەک لە دنیا سەر هەڵبدات. جا ئەگەر بگەڕێمەوە سەر ئەو پەنج وڵاتە کە وتم مەبەستمە لەم قسە و باسمە ئاماژەی پێ بدەم، لە وڵاتی نێپاڵ ئێمە بینیمان کە گەنجان و تەبەقەی کرێکاری ئەو وڵاتە بە ناڕەزایەتی دەبڕین، بە فساد، بە هەژاری، بە بحرانی اقتصادی و نهایەتەن بە داخستنی شەبەکەی اجتماعی لەلایەن دەسەڵاتدارانی ئەو وڵاتە و خەڵک ڕژانە سەر شقامەکان و ئەوە بینراکە بە شێوەیەک هەوڵیاندا کە لابردنی ئەو بربەستانە لەسەر شەبەکە اجتماعیەکان و پاشەکشە بە دەوڵەت بکەن. لە لایەکی ترە و لە مەراکش هەروەها بە هەمان شێوە لەسەر مەسلەی بێهداشت و ئاموزش و قەیرانێکە لەو دووناوەندا هەیە و هەروەها بێکاری و کێشەی بەرق و معیشەتی خەڵک و فساد و گیرانی ژمارەیەکی زۆر هەڵسوڕاوی خوازیاری گۆڕینی ئەم بێسلاح نەهامەتیانە کە لە وڵاتانە بەسەر خەڵکا دێت و ڕەوانەکردنیان بۆ زیندان، ئەوەیش بوو بە بەشێک لە داواکاری ئەو کەسانێک کە بێسلاح ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ سیستەمی دەوڵەتی لە مەراکش. لە پەرۆ بە هەمان شێوە پەرۆ یەکێ لە وڵاتانەیە کە لە ماوەی 9 ساڵە 7 دەوڵەتی تەجروبە کردووە. یعنی هەموو ئەم دەوڵەتانە تووشی قەیرانی قۆڵی ئابووری و سیاسی هاتوون و جوبرانی قەیرانەکان خۆیانیان لە بێکارکردن و هەژارکردنی خەڵک و پەرەدان بە فساد بۆ تێرکردنی خۆیان و ئورگانهای خۆیان تەرخان کردووە. لە ئەندۆنێزی و ماداگاسکاریش هەر کامیان بە جۆرێک لە جۆرەکان. ئەمەوێ بڵێم کە لەم پەنج وڵاتە هەژاری، بێکاری، فەقر،
دەسڕەسی نەبوون بە ئیمکاناتی ئیمڕۆیی وەکو حەقی مەسکەن، وەکو حەقی خوێندن، وەکو بێهداشت و وەکو دەسڕەسی بە شەبەکەی اجتماعی هۆکارهایەک بوون کە خەڵک ناڕەزایەتی دەببڕن کە هەموو ئەمانە ئەڕواتە خانەی بوحرانی اقتصادی سیستەمی نێۆلیبراڵی و سەرمایەداریەوە کە جوانانی وادار کردووە ئەوانەی کە پێیان دەوتێ نەسلی زێد هەڵبسن و لە بەرامبەر ئەمانە بوەستنەوە. هاوڕێ ئەسعەد، سپاس بۆ ڕوونکردنەوەانە. یعنی لێرەدامەوە ئەوە لە بەڕێزت پرسم، وتت ئەم نەسلە لە زۆرێکیش لە ڕاگەیاندنەکانە پێیانەوترێت نەوەی زێد. ئەگەر دواتر بە کورتیش لەسەرەوە ڕوونکردنەوەیەکم بۆ دەی بۆچی پێیانەوترێنەوەی زێد و هۆکارە واقعیەکانی ئەم ڕاپەڕینانە کە بەشێکیت باس کرد چی بوون؟ ئەوەی کە بۆ من گرنگە ئەوەیە هاوبەشی ئەمانە یەکڕا لەگەڵ یەکە لە وڵاتەکان لە پەیوەندی هاوبەشی ئەمانە لە سەرتاسەری جیهان بڵین چ پەیوەندیەکی گشتگیریان هەیە و کە لەسەر یەک ڕاستە هێڵ بێت. بەڵێ، بزانی نەسلی زێد نەسلێکن کە جوانانێکن کە لە عەسری پێشڕەفتەی ئەمڕۆوە بە دەرسوەرگرتن لە ڕابردوویەک کە مبارزەی بنەماڵەکانیان خانەوادەکانیان یان نەسلی گوزەشتە لەگەڵ سیستەمی سەرمایەداری هەیبووە بە دەرسوەرگرتن لەوە و بە دەرسوەرگرتن لە هەموو ئەو فرازونە شێوانەیە کە لە جریانی مبارزە لەگەڵ سیستەمی سەرمایەداریە کە بەردەوام وتم جوبرانی بحرانەکانی خۆی لە تەڵخکردن و خراپترکردن و بێسلاح بە بەرەو خەتی فەقەر پاڵپێوەنانی ژیانی خەڵکا بووە ئەوانەیان بینیوە و بە دەرسوەرگرتن لەم ئەزمونانە لە هەر ئەترازێکە لە هەر ناڕەزایەتیکە بلا فاصلە لە قودرەتی سازماندانی خۆیان ئیسفادە ئەکەن. ئەمڕۆ ئەگەر نظامی سەرمایەداری لە دروستکردنی هۆشی مەسنوعیەوە بیرە تا ئەنواعی شەبەکەهای اجتماعی ئیسفادەی کردووە بۆ ڕاپەڕاندنی کارەکانی خۆی لە مقابڵە نەسلی جوان و تەبەقەی کرێکاریش بە ئیسفادەکردن هەر لە هەمان تەکنۆلۆژی گەل کە خۆیان بەشێکی عەزیمی دروستکردن و ڕێخستنی ئەو بەشن کە پێ دەوترێت میدیاها شەبەکەهای اجتماعی کە خەڵکیش دەسڕەسی پێپەیا کردووە و ئەتوانن ئیسفادە لێ بکەن، ئەمانە کەڵکیان لەوانە وەرگرتووە و بۆ مقابڵەکردن لەگەڵ ئەم سیستمانە ئیسفادەیان لێکردووە. بۆ نمونە ئەمەوێ مەساڵێک بێرمەوە لە ئیعترازاتێکە لە ئەمریکا لە یەک ساڵ و نیمی گوزەشتا کە کرا بە خاطر ئەوەی کە کۆنتڕۆڵ بوو لەسەر تەلەفۆن و واتساپ و ئەنواعی ئەپهای کە دانیشتووەکان ئیسفادەیان لێکرد بۆ ئیطلاع ڕسانی بە یەکتر لە ئیعترازاتیانە و ئەوان بۆیان زانی ئەم جار هاتن لە گەیمهایەکی یان کایەهایەکی ئانلاین کە کنترۆلکردن بەسەر ئەو کایەگەلە و ئەسڵ ئیمکان پەزیر نەبوو بۆیان. ئەوان هەر جارێ کایەیەکیان هەر جارێ گەیمێکیان هەڵبژار و لە ئەو گەیمە ئانلاینانە ئەیان توانی ارتباتاتی خۆیان دروست بکەن، کامنت دابنن بۆ یەکترین لە وەزعیەتی مبارزاتی خۆیان ئاگادار بکەن. ئەمێ بڵێم دەرسێکە ئەوان گرتویان ئەسڵ شێوەی مبارزەی کە ئەوان گرتویان تەبەر شێوەیەکی ئیمڕۆیە، شێوەیەکە کە بە کەمی تیا ئەتانم بێژم سازش ئەبینی هەموو شتەکەیان ئەبێت. مثڵەن فەرزکە قەدیمەگەر ئەترازاتێکە کرا لە وڵاتانە بە وعدە وەعید و قەوڵ و بەوەی کە کارەکانتان بۆ جێبەجێ ئەەکەین بڕۆنە ماڵەوە یەک ساڵ فرسەتمان پێ بەنیادا دەور بەعدی انتخابات فرسەتمان پێ بنەوانە ئەو قبول ناکرێت. نەسلی ئەمڕۆ شتەکانی هەر ئەمڕۆ ئەوێت، نەسلی تازە شتەکانی بە تازەیی ئەوێت و ئەمە کارێکی کردووە کە پەرە بسێنێت و لە نێوان وڵاتەکان تریشا پەیوەندیهان یا ئەکانتایەکیان بۆ دروست بێت کە بتوانن لە تەجروبیاتی یەکتری کەڵکۆر بکرن. ئێستا لە هەر کام لەم پەنج وڵاتەکەوتم ئەگەر بگەڕین شتایەکە بینین کە زۆر مشتەرەکە لە بینیانە. تەزادی تەبەقاتی، تەبەقەی دارا ئەوەنەی هەیە
ئەوەنەی هەیە ئەوەنە ئەمکاناتە لە بەردەستە کە سند بۆی مهم نیە لە خوارەوە چه اتفاقێک کەفێ مناڵی خەڵک بۆ پیاکردن سادەترین داروەکان بە دەلیلەوەی دەستی ناکەوێ مناڵەکانیان لە دەست ئەدەن خەڵک بە دەلیل بحرانهەیە کە سیستمی بانکی و سەرمایهداری تووشی تێ ماڵەکانیان کە ساڵهای ساڵ بۆی زەحمەتیان کێشاوە لە دەستی ئەدەن ئەم شغڵەکانیان هیچ ئەمنیەتێکی نییە بۆ نمونە لە وڵاتێک وەکو دانمارکا شرکەتی نۆوا نۆردیسک یەکی لە شرکەتگەلی گەورەی تەولیدی داروە دێت 5,000 نیروی کار ئخراجەکات لە وڵاتێک 5 ملیۆنیە کە بەشێکی بەرچاو لەم 5 ملیۆنە خەڵکێکن کە تەمەنیان ڕۆشتووەتە سەر و یان بێسڵا یان بازنشستە بوون یا بەربازنشستگیە چن بەبەستمەوەیە کە لە مقیاسی وڵاتێکی 5-6 ملیۆنی وەکو دانمارکە دەرکردن لە یەک ناوەند یا لە یەک ئەرسەی کارە کە شرکەتی داروسازی نۆوا نۆردیسکە 5,000 نەفەر لە یەک هەنگاوە نەهایەتەن وای لێتێ بەشێک لە مدیرانیشی ئیستعفا بدەن و فشاری ئەم کارە بکەوێتە سەر بەشەکانی تریان کرێکارانی تر و کارمەندانی تر کە لەو شرکەتانە کارەکەن بحران اقتصادی و بێکاری کە ئەوەیش نقطەیەکی مشتەرەکە لە نێوان هەموو ئەم وڵاتانە فساد لە دام و دەستگای دەوڵەت و حکوومەتە و خواستی عدالەتی اجتماعیان عدالەتی کۆمەڵایەتی لە نێوان جوانان و تەبقەی کرێکاری ئەو وڵاتانە و مهمترین وەچ مشتەرەکێکیش کە هەیان بووە یان مهمترین بەشێکە ئەمانە هەمویان گرێ ئەدات بەیەکە و ئەوەیە کە جوانان و کرێکاران و نەقشی بەرچاوی اتحادیەهای کرێکاری و جوانانەکە ئەم اعترازاتە ئەگەینێتە تۆپی خۆی کە نیشانی بدات کە بەڕاستی ئەوە چ بەشێک لە کۆمەڵگاز کە هەوڵی ئاڵۆگۆڕەدا ئەوە چ بەشێک لە کۆمەڵگاز کە هەوڵی نەسازان لەگەڵ سیستمی سەرمایهداری و نێۆلیبرالیادات. بەڵێ هاوڕێسەد چەند ساڵ بەر لە ئێستا بەهاری عەرەبی ڕوویدا کە چەندانە وڵات پشتەریەک لەلایەن جەماوەرەوە بە یەکجاری کۆتایی بەدەسەڵاتەکەیان هات ئەم جوڵانەوانی کە تازەیش ڕوویان داوە لەم وڵاتانە مەسەن لە نیپاڵ بەهۆی گەندەڵی و خراپی بەڕێوەبردننی سیستەمەکەەوە مادەمازگار برسێتی و ناڕەحەتی ژیان و لە مەراکەش نەبوونی ئازادی و بڵێن بەگەشتی لەم وڵاتانە ئایا ئەمەش ئەکرێ وەکو بەهاری عەرەبی بەو شێوازە بیبینین یاخود ئەگەر ئەوەی کە گرنگە بیپرسم ئەوەیە ئەم جوڵانەوانەیان ئەم ڕاپەڕینانە چۆن ڕێکخراونەوە چۆن بەڕێوە برێن؟ ئەزانی ڕێخستنی بێسلاح ئەوڵ بڵێم کە بێسلاح پەیوەندی ئەوانیان جیاوازی ئەوان لەگەڵ بەهاری عەرەبی لە بەهاری عەرەبیە ئێمە بینیمان کە فەقر و هەژاریکی لە ڕادەبەدەر وا باڵی کێشاو بەسەر ئەو کۆمەڵگاگەلا دیکتاتۆری وا باڵی کێشاو بەسەر ئەو کۆمەڵگاگەلا و هەژاری وای کردو لە خەڵکی ئەو وڵاتانە کە خەڵک بەخاتر ئەوەیە کە نەتوانێت تەمینی معاشی خۆی بکە خۆی بسووتێنێ یعنی ئەمە ئەوێ بە خراپترین و وحشت ناکترین نوعی دەربڕینی ناڕزایەتی لە مقابل سیستمێکە کە پێدەوترێ سیستەمی سەرمایهداری کە بانگەشەی ئەوەی بۆ ئەکرێت کە لە بازاڕی ئازادا بە چ شێوەی بە چه ڕۆژێکە دڵیان نەخوازی و مەیلیان بۆی ئەڕوات بەو شێوە ئینسانەکان بکەن بە بەردەی خۆیان واداریان بکەن کە نەهایەتەن لە مەقتەعێکە خۆیان ببن بە دژمنی گیانی خۆیان و خۆیان بکشن بەهۆی ئەوەی کە نتوانن معیشەتی خۆیان بەڕێوە ببن. لە ماداگاسکار کە جەنابەت ئشارەت کرد 3/4 خەڵک فەقیرن یانێ تحساوکە لە 4 بەشی ئەم کۆمەڵگایە 3 بەشی هەژارە جا ئەو بەشیژیە کە بێسڵاح جزۆ تەبقەی سەرمایهدار یا وردە سەرمایهدار یا تەبقەی متەوەسط یا کەسانێکە تەنان بەشێ لە کارمەندانی دەوڵەتی لە ماداگاسکار دەڵێن کە حقوقی یەکمانگەیان تەنانەت بەشی بێسڵاح خورد و خۆراک ناکات ئەمە جیا لە مەسکەن ئەمە جیا لە ئەنواع وەخسام فاکتۆرگەلێکە مانگانە خەڵک و بنەماڵەکان لە وڵاتانە دەستیان نەگرێت ئەمانە
ئەمانە هەمووی نیشانەدات کە بەڕاستی هەژاری بێکاری و فەسادی ئەم دەوڵەتانە و بحرانی کۆمەلگای سەرمایه‌داری نقطە مشتەرەکی ئەم وڵاتانەیە. بەڵام لێرە ئێستا لەم بێسلاح لەم خیزەشە تازەگەلا لەم سەرهەڵدانە تازەگەلا ئەبینین کە ڕەوشایەکە لە وڵاتانی تر ئیسپادە کرا بە دروستکردنی حکوومەتی نظامی بە گۆڕینی دیکتاتۆرێک و هێنانی دیکتاتۆرێکی تر چارەسەر ناکرێت. ئەو دەرسەیە کە لە پرسیاری یەکەمە هەوڵمدا بێژمی ئەو دەرسە یان ئەو تەجروبە بۆ جوانان و تەبقەی کرێکات لە وڵاتانە بەرجەستە بووە کە بەڕاستی ئایا گۆڕینی سیستمێک لە وڵاتێکە لابردنی بۆ نمونە سەرۆکۆزیرانی وڵاتێکەوە دانانی سەرۆکۆزیرگانێکی ترە لابردنی ژنێکە دانانی پیاوێکە لابردنی پیاوێکە دانانی ژنێکە نه ئەوە نییە. بحرانەکان بە حدێک عمیقە بە حدێک بەرچاوە کە بە گۆڕینی دەمۆچاو هیچ تاغیرێک دروست ناوێت بەڵکو ئەوە دەستبردن بۆ سیستمە و دەستبردن بۆ نوعێک لە نظامە کە پێدەوتێت نظامی سەرمایه‌داری کە هەوڵی ئەوەیە بە دروستکردنی شەڕ بە دروستکردنی هەژاری بە دروستکردنی بێکاری و کولەن نظامێکە بووە بە ماشینی تەولیدی قەیران و بحران لە ناو کۆمەڵگاکانی خۆیانە. گەنجانی بڵێن ئەوەی کە بەشداریان لەم ڕاپەڕینانە کردووە سەر بەکەم چین و یان توێژ بوون ئەگەر لەو بابەتەشەوە کەمێک ڕوونکردنەوەمان پێبێت. بێگومان هەموو ئەو گەنجانە کە لەو وڵاتانە بەشداری ئەو ئەترازاتانیان کردووە هەمویان سەر بە تەبقەی کرێکار و هەژاری کۆمەڵگان هەمویان کەسانێکی کە دەسڕەسیان بە شغڵێکی مناسب نییە و ئەگەر شغڵیان هەیە ئەو شغڵە جوابووی معیشەتیان نییە. هەموو ئەوانە کەسانێکن کە بەسلاح خۆیان و خانەوادەکانیان نەقشیان بووە لە دروستکردنی لە گەورەترین ئاسمان خراشەکانی وڵاتەکانیانەوە بیگرە تا تەولیداتێکە لە وڵاتەکانیان ناکرێت بەڵام خۆیان بێبەشن لە قازانجەکەی. بۆ نمونە ئەندام پارلەمانان لە ئەندۆنێزی هەر کامەیان حەقی مەسکەنیان پێداوە یانە پوڵێکی تایبەت بەمانە ئەدرێت بۆ ئەوە بەناو حەقی مەسکەن بۆ نمایندگان مەجلس. باشە حەقی یەکمان پوڵێکە ئەدرێ بەوان کە پێم وابێ کاتە نزیک بە نێوان بۆ 3 بۆ 4,000 دلار بەرابەرە لەگەڵ 1 ساڵ حقوقی کرێکارێکە لە وڵاتە. ئەمە فقط بۆ مەسکەنیان ئیتر بۆ ئەیا بۆ زەهابیان بۆ ئەنواع ئەقسام تەشریفاتیان بۆ ئەنواع ئەقسام کۆبوونەوەیان بۆ بەڕێوەبردننی پرۆتۆکۆلەکانیان بۆ دانیشتەکانیان بۆ هەزینەی سەفەریان بۆ هەزینەی سەفەر خانەوادەکانیان ئەمانە نەکەر ئەمانە تو سێکە وڵاتێک وەکو ئێران کە ڕژیمێ وەکو کۆماری ئیسلامی لەوێ دەسەڵاتی هەیە لە ئاخرین کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکانە کە بەشێک بەسلاح هەر کام لە وڵاتان نوێنەرانێکە نێرن بۆ ئەوەی سە بە خانەوادە یا بێ خانەوادە ژمارەیەک کە بەسلاح دەوڵەتی پزیشکیان هەڵیە بژێرێ بڕۆن بۆ ئەوێ لە کوڕەکەی خۆیەوە تا کەسانی ترکە دیارە دواترا ڕێگە بە کوڕەکەی نادرێکە بڕواتە خاکی ئەمریکا و هەر لەوێ ئەمانە پێشتر بە دلیل ئەوەیە کە وەختی ڕۆشتون لە کاتی تەحریمایەکە کە لە سەریان بووەکو کەسایەتی وەکو ڕژیم ئەوە نە خەریدهایەکی کەلان و گەورەیان کردەوە بۆ سپیکردنەوەی پوڵ ئەم جارە تەنانەت بۆ وەرگرتن بۆ کڕینی خودکارێکیش دەبوایە مەسەڵەن ئین وەرگن دەبایە حتمما ئیجازە وەرگن جا ئەمە خۆشامەڵی زۆرێک لەوانە ناکە بەشێکی بەرچاو لە وڵاتانە کە ئەم 5 وڵاتە ئێمە بێسلاح مورد بەحسمانە هەموو ئەمانە بێجگە لە خۆیان خانەوادە و کەسوکار و ئەترافیان و هەموو ئەمانە مستەفیزە بن لە ئیمکاناتێکە دەوڵەتە نێتە اختیاریان. ئەمە لە حاڵێکایە کە جوانێکی ئەندۆنیزیایی بە 12 سەعات کارەوە دەبێت مشکلی هەبێت کە سەر سفرەکەی یەک نەوە غەزای لێبێت کە بتوانێت خۆی تێرکات. کەسێکە 12 سەعات کارەکە کەسێکە 10 سەعات کارەکات لە وڵاتانە. ئەمەیە ڕیشەی ئەو
بحرانانەی کە ئەم وڵاتانە تووشی هاتبوو. هاوڕێسەد ئەمەوێ دیوەکی پرسیارەکانم بەرم بەلایەکی ترە ئەویژەوەیە ئایا زانیاریمان لەبەر دەستدایە کە کاریگەریەکانی ڕاپەڕینە ناوراوەکانی کە باسمان لێ کردیان ئەمانە لە ئێران چۆن بووەوەیان چوانەیەک بووە بۆ خەباتگێڕان و چالەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان؟ دیارە شۆڕشی ژنجیان ئازادی لە ئێرانە بوو بە هەوێنی وریاییکی کۆمەڵایەتی لەسەر تاسەری ئێرانە کە بۆ تێپەڕبوون لە قەیران و وەزعیەتێک کە جمهوری ئیسلامی بەسەر خەڵکا هێناویە دەبێت لەو ڕژیمە تێپەڕ بیت، دەبێت لەو سیستەمەتی تێپەڕ بیت، دەبێت لە ڕژیمێک کە هەموو شتێکا لە اختیاری خۆیە، لە ڕژیمێکە دام و دەستگایەکی داپڵۆسێنەری سەرکوتگەری گەورەی دروست کردووە بۆ ئەوەیە کە لە مقابل خەڵکا و لە بەرامبەر اعترازاتی خەڵکە لیان ئەسفادەکە، سەرکوتیان کات، زیندانیان کە، ئیعدامیان کات، تەهدیدیان کات، بازداشتیان کات، مەجبور بە هەڵاتن لە وڵاتیان کات و ئەوانە هەموو ئەمانە شتایەکە کە کۆمەڵگای ئێران بەنسبەت کۆماری ئیسلامی و لە ماوەی نزیک بە 5 دەیە ڕابردووە بەدەستیان هێناوە. بەڵام دەرسێکە ئەم اعترازاتە ئەتوانێ هەیبێت بۆ جوانانی ئێران، ئەتوانێ هەیبێت بۆ کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە ئێرانە، ئەوەیەکە تەبلیغاتێکە جناحی ڕاستی و پۆزیسیۆنی چ دەرەوەی وڵات وە چ ناوەوەی وڵات بەنسبەت ئەوەی کە گۆڕی بێسلاح لە ڕژیم چێنجە بیگرا، لە ئەوەی کە چاوەڕێ ئەوە بکەن کە ئیسرائیل و ئامریکا و وڵاتانی تر بێن کۆماری ئیسلامیتان بۆ لابەرن و نەفەرێکی تر بێرن بە تیمەگەی و بین نەجێگەکەی. بەگشتی گەرەکمە بڵێم گەورەترین دەرسی ئەوەیە کە نابێت چاوەڕوان بین کە ئازادی بێت با لە دەرگای ماڵەکانمان، نابێت چاوەڕوان بیت کە شغڵی مناسب بە سەعاتکاری مناسب و حەقدەستی مناسبەوە بێت با لە دەرگای ماڵەکانمان، نابێت چاوەڕێ ئەوە بین کە بێهداشت و دەرمانی ڕایگان و خدماتی اجتماعی و بیمە و بازنشستگی و هەموو ئەمانە خۆیان بێن بەندە دەرگا، یان بیسپێرین بە وڵاتانی تر کە مەسەڵەن بە تانک و تۆپ و تیارە ئازادیمان بۆ بێن بێڕژن بەسەرمانە. نە، ئێمە دەبێت خواستەکان خۆمان لە ڕژیمی کۆماری ئیسلامی و خواستەکان خۆمان و ئارەزوەکانمان بۆ وڵاتەکەمان ڕاستەوخۆ پەیگیری بین، خۆمان ڕوبەڕوو بین لەگەڵ ئەم ڕژیمە، لەگەڵ ڕژیمێکە بێژگە لە زمانی سەرکوت و ئەعدام و جنایەت لە دژی خەڵک شتێکی تر نازانێ. ئێمە ناتوانین چاوەڕێ ئەوە بکەین داخۆم ئیسرائیل کەی بتوانێت لە نێوان کۆنە ڕژیم و ئەم ڕژیمەیە کە لەسەر کارایە تەرکیب دروستکە بۆ خەڵکۆبی تێرێ بڵێ ئەمانە ئازادیتان بۆ هێنن بەس ئەوە 30-40 ساڵێ چاوەڕێکەن بزانن وەزعەکە چۆنە بێ. یعنی لە چاوەڕوانی نگاهێشتنی خەڵک لە بەرنامەی سیستەمە سەرمایەداریەکانە بووە بە فرموڵێ بۆ ئەوەی کە ژیانی خۆیانی پێ درێژە پێ بدەن، کات خەنە سەر ژیانی خۆیان، زۆرتر بتوانن درێژە بدەن بە چەپاوڵ و دزی و سەرکوتی خەڵک. کەوا بوو ئەگەر بمە لە یەک جملا بڵێم ئەوەیە کە دەرسی ئەم یان ئەزمموی خەباتی ئەم وڵاتانە ئەوەمان پێ ئەڵێکە گۆڕین بەدەستی خۆتە، نە بەدەستی هیچ هێزێکی دەرەکی یان بە چاوەڕوان دانیشتن و لە ئینتزارە قەرارگرتن داخۆم بەیانی چ اتفاقی قەرارە بکەفێت، هیچ خزمەتێک ناتوانێت بکات بە داهاتووی ژیانێکی باشتر بۆ جوانان و بە تایبەت چینی کرێکار لە کۆمەڵگاکانە. بەڵێ هەورە سعد، کاردانەوەی دەوڵەتە ئیمپرالیستیەکان چۆن بووە سەبارەت بەم ڕاپەڕینانی کە ڕوویان داوە یان ڕوو دەدەن؟ ئەگەر مەبەست ئەوە بێ کە زلهێزهایەکە لە تەقسیمی دنیا یان کاردانەوە بێسلا هەڵوێستی ئەوان لە تەقسیماتی دنیا و لە اتفاقاتێکە لە دنیا ئەکەفێت ئاماژە بدەم، ئەمە بڵێم کە ئەتوانم بڵێم کە چین بۆ نمونە چین کە لەسەر ئەم اتفاقاتە لە وڵاتانە قسەی کردووە باسی ئەوەی کرد یان تەلاشی ئەوەیە کە نابێ لە
یەکپارچەی ئەم وڵاتانە دەستکاری بکرێت و لە ڕێگەی اقتصادیە و ئێمە بێسلاح زۆرتر هەوڵەدا کە بازار بۆ فرۆشی خۆی بدۆزێتەوە. ئەزانی تواشاگەی وڵاتێکە خەڵکەکەی معیشەتی بێسلاح ئەوەیان هەیە کە تیکەنانێ بڕێتە سەر سفرەی مناڵەکانیان ئەو بیر لەوا کاتەوە کەوابووە مە نیروی کار هەرزان هەیە لەوێ و بە نیروی کار هەرزان ئەتوانێت بە موادی بێسلاح موادی خراپ و موادی کە کەیفیەتی نەبێت و ئەوانە ئەو وڵاتانە کاتە بازاڕێ بۆ تەولید و بازاڕێ بۆ فرۆشی خۆی یان لە هەردوو بارە ئەسفادەی لێ بکات. ئەگە یان ڕووسیە کە زۆرتر پێ وایە هەر ئەتفاقی کە ئەکەفێ بەشێکە ئەڵبەتە ئەکرێ ئەوەکو واقعەتی چاورێکین بەشێکە لە هەوڵ و تەلاشایەکە غەریبیەکان ئەیدەن بۆ ئەوەی کە سوباتی منتەقە و دەوروبەری ئەو خراو بکەن ئەوە هەڵوێستە دەبڕێەوە بلا فاصلە تەنیا شتێکە ڕووسیا کە بێتە نەزەریەوەیە کە بڵێ لە بێسلاح لە بواری ئەمنیەتی و دیپلۆماتیکە و ئەگەر بتانەوێ ئێمە ئەتوانین دخالت بکەین کە ئەمەش نەخشی خراپی ڕاستەوخۆی ئەبێت دیسان لەسەر ژیانی خەڵک. ئەگەر سەیری ئامریکا بکەین کە وەکو یەکێکی تر لەو زلهێزانەیە کە بەردەوام بە تایبەت لە دوای هاتنە سەرکاری دەوری دووەمی ترامپەوە هەڵوێستیان معموڵەن ئەوەیە کە تەرەفەین با مزاکرە بکەن با بە نەتیجە بگەین آخر چه نەتیجەی کە کەسێک لە ناو ملیاردا بژیت کەسێک باشترین ئیمکاناتی ژیان و باشترین مەسکەن و باشترین سەفەر و باشترین چ لە اختیاریا بێ کەسێکی تر مشکڵی ئەوەی بێ کە تیکێ ناو سفرەگەیا بێت مزاکرە لەسەر چی دانیشتن لەسەر چی تەحمڵ لەسەر چی و نەهایەتەنیش وەختێ بزانن کە شرایەت برە و وەزعیەتێکی زۆر بحرانی خراپ ڕوات کە مەجبور بن قازانجی خۆیانی تیا بەدی بکەن مەسەڵەن کەفنەوەی کە ئەوە دقیق کارێکە مەسەڵەن لە 50 ساڵی گذەشتا کردویانە هەر لە بەنسبەت دیکتاتۆری پێشووی ئێران واتە پەهلەویە و تا ئەگەڕێتەوە سەر ئەو کاتێکە تەنانەت بایدن وتی با زلنسکی هەڵبێت بێت بۆ لای ئێمە پەناهەندگی پێدەین. یعنی لەو ئاستانە هینەکەن لەو ئاستانە بە پێی مەنافعی خۆیان دەرگا لە کەسێکە بەسن دەرگا بۆ کەسێکی تر ئەکەنەوە بۆ ڕزگارکردنی. هەر ئێستا فەرانسە لە قەزیە ماداگاسکارە دەخاڵەتی کردوەوە بەسلاح بووە بە شوێنێ بۆ ئەوەی کە داڵدەی سەرکوتگەرانی ئەو وڵاتە بدات کە بێ بە ترانزیتێ بۆیان لەوێ مەسەڵ بڕۆن بۆ دووبەی و کوێ سەرمایە گوزاری بکەن. کەمە بێژم نەقشی ئەوان هەموو زلهێزێکی سەرمایەداری تەنانەت زلهێزیش نەبێوتم هەموویان کاریانەوەیە کە منافعی خۆیان بۆ بازاڕی فرۆشیان بۆ دەخاڵەتی سیاسی و نظامیان بۆ پیاکردنی نیروی کاری هەرزانیان هەموو ئەمانە ئامانچایەکن کە دەوڵەتهای سەرمایەداری بەنسبەت وڵاتهایەکەوە کە تووشی سەرهەڵدانە بحرانی بإصلاح مشروعيتي وحاكميتي تن أو تشانة تعقيبكن وأمولاتانيش بدورنين لو تشتانيك أماجم بيتا. بله. هاوري أسعد وقت دوا برسيارة موي أولا برستان برسم آیا هزا سوسیالیست و چپکان چۆن لەبارەی ئەم ڕاپەڕینانی کە باسمان کردن کاردانەوە نیشان داوە؟ مەبەستان لەم وڵاتانەیە کە ئاماژەمان پێدا بەڵێ ئەزانی یەک چت کە من سعیم کرد متالعی لەسەر بکەم و بگەڕم بە دوایە بۆم دۆزرایەوە ئەوە بووکە نەقشی بەرچاوی جوانان لە سازماندان و ڕەهبەریکردنی ئەم ئیعترازاتە زۆر بەرچاو بوو بە دوای ئەوان بە دوای ڕەهبەرێکی کاریزماتیک کە بیهێنن بێژن ئەوە ئێمە ئەمەمان هەیە کەستر هیچێکی نییە گەرە مارچێکی بە تێمەنجامی دەین نەبوون و ئەمە ئەتانم بڵێم بێسلاح وەکو نقاط مشترەک یا خاڵهایەکی هاوبەش بوو لە هەموو ئەم وڵاتانە بەڵام بەرچاوترینیەوە بوو کە تەشەکولهای کارگەری اتحادیەهای کارگەری شۆراهای مەحەلات ئەوەی کە ئێمە بەردەوام بە خەڵک دەڵین
ڕوو بە خەڵکی خۆمان لە کۆمەڵگای کوردستان لە ئێرانە دەڵێن کە لە جریانی خلای قدرت و زعیفون و نەمانی کۆماری ئیسلامیە دەبێت بلا فاصلە محلات شۆرای خۆیان تەشکیل بدەن، دەبێت نوێنەرانی خۆیان هەڵبژێرن، دەبێت کنترۆلی وەزعیەت بەدەستی خۆیانەوە بێت. لەم وڵاتانە لە بەشێکی بەرچاویە هەڵدراوەکە ئەو کارانە بکرێت و بۆ ئاگاداریت چ بە بەشی سنەتیەکەیەوە چ بە بەشی ئەمڕۆیەکەیەوە تەشەکلهای چەپ و کرێکاری دەور و نەقشێکی زۆر بەرچاویان لە ئاخێزەکانی ئەم بە تایبەت ئەم پەنج وڵاتەیە کە ئاماژەمان پێدا هەبووە و هەر کەسێ بیهەوێت بۆ نمونە سێرچێک بکات لەسەرەوەی کە چ جریاناتێک نەقشیان بووە لە ئەم ئاخێزانە بەرچاوترین جریانات جریاناتی چەپ بوون. ئەمە هۆکارەکەی چەپبوونیە ڕاستبوون نییە فقط، ئەمە هۆکارەکەی دفاع و خواست و متالباتێکە کە هێزە چەپ و ڕادیکاڵەکان بە درێژایی چەندەیە ڕابردوو و تویانە ئەوان و تویانە نێۆلیبرالیزم چارەسەری بەسلاح نەهامەتیەکانی معیشەتی خەڵکی وڵاتان بە تایبەت چینی کەم دەرامەد و تەبەقەی کرێکار ناکات. ئەوان و تویانە کە سیستمی سەرمایەداری لە ئەوجی بانگەشەی خۆی بۆ ئازادیە بەڵام مخلی ئازادیە دژی ئازادی ڕادەربڕینە لە نەهایەتە ئەو ئازادی تا کاتێ قبوڵەکە خۆی مۆرد حملە قەرار نەگرێت. هەر لەم وڵاتانەیە کە بانگەشەی دموکراسی و ئازادی ڕادەربڕین و ئەم شتانەکەن خەڵک لەسەر کۆمنتێک لە فەیسبووکە مەسەڵەن بان کراوە لێپێچینەوەی لێکراوە خەڵک لەسەر لایکێک بەرخوردی پێکراوە. وڵات هەیەکە تا دوێنێ کە وەزعیەت ئارام بوو هەموو قسەیان بە ئیسلاح ئازادی ڕادەربڕین و نازانم ئازادی های نامەحدود و ئەم سیاسی و ئەم مەسایلە بوو. هەر ئەمڕۆ ڕێکخستنی تەزاهورات ها و ئاکسیۆنهایەکی گەورە کە لە وڵاتانە لە دژی شەڕ بەڕێوە ئەچێت مدیریەت ئەکرێت کە لە چ خیابانها و چ شوێنهایەک ئیسفادە بکرێت بۆ ئەوەی کە کەمترین تەوەجوهی خەڵک بەرەولای خۆی جەلب بکات کە وتم با تەوەجو بە ابتکار عەمەڵێکە نەسڵی جوان لە وڵاتانایانە ئەوانیش لە مقابل ئەم پلانانەی ئەم سیستمانە وەستاونەتەوە نیشانیان داوە کە ابتکار عەمەڵە توانن بگرن بەدەستیانەوە. بەڵێ هەورە سعد لە کۆتایی تر من بەڕاستی پرسیارێکم نییە ئەگەرەوە تانوێ خاڵک زیادکەن ئەتوان لە چەند دقیقە فەرمون. زۆر سپاس. من فقط ئەمە لە نەتیجەگیری قسەکان ماوە بڵێم کە بە باوەڕی من نەک ئەم پەنج وڵاتە هەموو وڵاتانێکە نظامی سەرمایەداری بەسەریا حاکمە لە بوحرانی اقتصادی لە کێشەی هەژاری لە کێشەی کەم دەرامەدی و ڕۆشتنە سەرەوەی بەئیسلاح قیمەتەکان و نەبوونی قدرەتی خەریدی خەڵک ڕوبەڕوو ئەبێتەوە و ئەم ئەترازاتە پەرە ئەسێنێت ئەم ناڕەزایەتی لە پەرە ئەسێنێت و بەرە وڵاتانی تر ئەڕوات. بۆ ئاگاداریتەن لە بەشێکی بەرچاو لە وڵاتانە کە بە وڵاتانێک ناسراون کە معموڵەن سعی هەوڵیان داوە کە تەعادڵێک ڕابگرن بۆ تەبەقەی خوارەوەی کۆمەڵگا کە تەبەقەی کرێکارە. ئەمڕۆ بوحرانی معیشەتی دروست بووە کە خەڵک بەرمەبنای ئەو خۆخەی کە وەریەگرێ ئەو سەبەتگەلەیە کە پڕیەکە لە فروشگاگانە ڕۆژ بە ڕۆژ بووچکترەوێتەوە و ڕۆژ بە ڕۆژ قیمەتەکەی زۆرتر ئەبێتەوە. لە قیمەتی گۆشت و نانەوە بیگرە لە قیمەتی سەوزیجاتەوە بیگرە لە قیمەتی لە بەنیاتەوە بیگرە کولەن پێداویستیەکانی ژیان لە زۆربەی وڵاتانی دنیاوانەیش کە پیان دەوترا وڵاتای پێشڕەفتەی سەرمایەداریکە لە پێشتر ئاماژەم پێکرد هەموو ئەمانە ڕۆژ بە ڕۆژ خەڵک بەرەو هەژاریکی زۆرتر ئەبن و هەزینەیەکی زۆرتر ئەکەن بۆ دروستکردنی چەک و ئەسلحە و جبەخانە و خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کە داخۆم چه ئتفاقی لایەندا قەرارە بکەفێ. یعنی هەر لە ئیسە و بیری ئەوەی کە ئەگەر لە داهاتووە شەڕێک ڕوو ئەدات دەور و نەقشی ئەمان چیەوە سەهم و بەشی ئەوان چییە ئەوان بیر لەواکەنەوە. لە کنارەوە ئێمەیش وەکو خەڵکێکە معتەرزین بەوە ئێمە وەکو خەڵکێکە
ڕازی نابین بە کوشتنی مناڵەکان، ڕازی نابین بە کوشتنی خەڵکی بێ چەک و چۆڵ، ڕازی نابین بە ژیانێکی مەمرە و مەژی، ڕازی نابین بەوەی کە 6 مانگ کار بکەین 1 مانگ حەق دەسوەر بگرین و بەگشتی ئێمە بۆ دفاع لە کرامەتی ئینسانی خۆمان دەبێت لەگەڵ ئەم سیستمانە مبارزە بکەین، دەبێت لە بەرامبەر شەڕخوازی و جنایاتی ئەوانە بۆسینە و دەبێت ئیجازە نەدەین کە بەڕەحەتی کۆبوونەوەکانیان لەسەر تاسەری دنیا بۆ کوشتنی مناڵانی ئێمە، بۆ بێخانەمانکردنی مناڵان لەسەر تاسەری دنیا بەڕێوە ببن و ئەمە تەنیا بە یەک ڕەوەش ئەکرێت، بە یەک ڕێگە ئەکرێت، ئەویش ئەوەیە کە دەسەڵاتی ڕاستەوخۆ بەدەست نوێنەرانی ڕاستەوخۆی خەڵکەوە بێت کە پێدەوەترێت سوسیالیزم. هەوڕێ ئەسعەد، سپاس بۆ ئامادەبوون و زانیاریەکانت لەم بەرنامەیەدا. سپاس بۆیەوەش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست، زنجیرەیەکی دیکە لە بەرنامەی ڕامانم پێشکەشکردن. سپاس بۆ ئێوەش کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمانە بن. تاوکو بەرنامەیەکی تر هەر شاد بن.